بینەرانی ڕووداوم کاتتان باش من پێم سربەستم لە هەفپەیوینێکی تایبەت لەگەڵتاندا دەبم زۆربەی ئەوانەی کە لە سینەمادا کار دەکەن ڕەنگە خەون و خولیای ئەوەیان هەبێت ڕۆژێک لە ڕۆژان لە هۆلیوود کار بکەن فیلم سازانی کورد کە هەنگاوی بەهێزیان لە نێو هونەری حوتەم داناوە چاویان بڕیوەتە ئەو ناوەندە سینەماییە گرنگە لە جیهاندا جا من باسی گەنجێکتان بۆ دەکەم بە هەوڵەکانی خۆی توانیوێتی بەرەو هۆلیوود هەنگاو بنێت و چی وەک ئەکتەر هەروەها وەکو مۆدل لە فیلم ڕێکلامی بازرگانی هەروەها ڤیدیۆ کلیپدا ڕۆڵی گێڕاوە جگەلەوە وەک پرۆدیوسەریش ئێستا کار دەکات هەیمەن هومەر ئەو گەنجەیە کە گەنجێکی هەولێری باشووری کوردستانە و پێشتریش لە فیلمێک بە ناوی دەمەسایە ڕۆڵی سەرەکی گێڕاوە کە لە هۆلیوود ئەو فیلمە بەرهەم هاتووە و لە فێستیڤاڵی فیلمی بەرلین و لە فێستیڤاڵی فیلمی کانیش من هەیمەنم بینیوە لە نزیکەوە و گفتوگۆمان کردووە ئێستا بە سەردانێک ئەو هاتوۆتە هەولێر و لێرە گفتوگۆیەک لەبارەی نوێترین پرۆژە هونەریەکانی دەکەین هەیمەن زۆر بەخێر هاتێ خۆشحاڵم لە دوای بەرلین و لە کان ئێستاش لە هەولێر زۆر سپاس بە میوانداریت گەلە خۆشحاڵم سپاس بۆم باسکە ئەمانجی هاتنت و ماوەیەکە لە هەولێریت بەڵێ هۆکارەکەی چییە و پلان و پرۆژەکانت چۆنە ئێستا وەکو ئاگاداری کە ئەسەر تا سپاس بە میوانداریت یەکەم جار کە هاتمە کوردستان زیاتر لە 10 ساڵ لە دەرەوەمە لە ئەمریکا و لە بەریتانیا کە یەکەم جار هاتمە بۆ ماوەی مانگێک دوو مانگ هاتمەوە کە بۆ بینی ماڵەوە ببینی دایکموان بەس کە پاشان هاتمە کوردستان ئەو ئەمانجانەی کە لە ئەمریکا کە بۆ کار هونەریەکانی کردمە بەڕاستی گۆڕا لە بەرەوەی ناساندنی چەند کەسایەتیەک و ناساندنی بە پرۆژەیەکی زۆر گەورە وای کرد کە من زیاتر لە کوردستان بمێنێمەوە چکە ئامانجەکانی من لەوە لە خۆم لەو کاتەدا کە گەورەتر بوو ئەوە بوو کە زیاتر وەکو ناساندنی خۆمان بی لە ئاسەکی نێودەوڵەتی جیهانی بۆیە مانەوەی من زیاتر پەیوەست بوو بە ئەو پرۆژەی ئەو پلانەی کە من هەمە درستی بکەم لە کوردستان هەیمەن وەک دەزانین کە ینی پلانەکانی تۆ ئەوەی ینی زیاتر من ئاگدار بوو بم بە تایبەت لە پێشتردا زیاتر کارەکان لە هۆلیوودا بووە وەک دەزانین سینەما هونەرێکی سەختەوە و لە هۆلیوود تۆ شوێنێک بۆ خۆت جێگەی خۆت بکەیتەوە سەختترە چۆن ئەو پانتایەت بۆ خۆت دیاری کرد وارەوە باسی پلانەکان شت کردوێتە دەستەکە پلانەکان یەکەم جار من لە سەرتا بگەڕێنەوە باگراوندی من ئەوەیە کە لە 15 ساڵیەوە بەڕاستی ئەنی کە عاشقی سینەما بووم ئەوە بوو کە وەکو فیلمی یەک فیلم سازی کوردی ئەلمازگونەی بەڵام لە پاشان کە جوانی دێبێ کەسایەتێکە کە فیلمەکانی زۆر کاریگە لەسەر من هەبووە و لە ڕووی سینەماوە من وەکو کوردێک من هاوڵاتێکی ئەمریکیم بەڵام وەکو کوردێک هەمیشە توێنێتیوە بووە کە من لە ئاسەکی نێودەوڵەتیوە بتوانین کە من تو لە فیستیڤاڵی کانێکترمان بینی هەندێک نەبوونی پرزەنسی کوردی لەوێ هەبووە کە ئەمن لە هەموو کۆبنەوەکان بەشدار بوومە هەموو دەوڵەتەکان لەوێ حوزوریان هەبووە بەڵام بەداخۆ ئێمە ئەو قووەت و هێزەمان لەوێ نەبووە کە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی وەکوکان یان لە من جارێت لە گۆڵدن گلۆبز لە ئۆسکار لە ئێمیز هەموو ئەو پێشهاتە گرنگە هونەریانەی لە جیهان هەیە ئەمە بەڕاستی ئێستا حالیەن وجودێکی ئەتۆ بەهێزمان نییە ئەمن لێرەدا کە ئەو چونم بۆ ئەمریکا لە سەرەتادا کە بەخۆی جیاوازی لە بینی بۆ سینەمای ئەمریکا و هۆلیوود لەبەرەوەی هۆلیوود زیاتر تایبەتە بە ستایلێکی فیلم بەڵام سینەمای ئەمریکا چکە من لە تەنێسی ئیشم کردووە لە جۆرجیا ئیشم کردووە بۆی وەکو ئەکتەرێکی ئەمریکی کورد کەەوە بووە کە یەکەم جار چوومەوێ هیچ ئەزمونەی هونەریم نەبوو سینەمایم نەبوو و دەستم پێ کرد بە دروستکردنی ڕکلامات یان میوزیک ڤیدیۆ و هەروەها جاریوە بۆ فیلم دروستکردیە بە خۆبەخشیش تەنها لەبەر وەرگرتنی ئەزم و لەبەر فێربوونی تەسوێت من زۆر قوربانیم دا ئەوەیە کە دوورکەوتنەوە لە خێزانەکەم دوورکەوتنەوە لە ماڵەوە کە ئەوانە هەمووی بەشێک بووە لە بۆ ئەو ئامانجەی کە هەم بووە لە سەرەتادا کە شتێکە بووە کە بتوانێت لە ئاسەشی جیهانی بەڵام دوایە کە هاتمە کوردستان وەکو بڵێ لێرەدا لە ئەو هەموو هەنگاوانێک کە بڕیمە لەوە نەبوو بڵێ یەکسەر بچمە ناوەکەی لە باشە وەک دەزانین ینی تۆ کاری مۆدێڵیشت لەوێ کردەوە بۆ شوێنان ڕوخسار و دەرکەوتن یارمەتی داویت بۆ ئەوەی کە بتوانی لە هۆلیوودا جێگەی خۆت بکەیتەوە بەدڵنیاییەوە ئەوە ناوێ ڕوخسار زۆر دەوری هەیە لەوێ لە بەرەوەی گرنگجیدان بە خۆت خۆ دروستکردن چکە ئەگەر تەنها ڕوخسارت هەبێ بەڵام لە ڕووی کارکتەرەوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی زمانزانیەوە لە ڕووی قسەکردنەوە
ئەوانە هەمووی دەوری گرنگی هەیە کە لەوەی کە تو با بڵێن لەگەڵ پرۆدوسەرێکی گەورە دادنیشی دەبی تو ممکنە دوسێ خولە کتێبی کە سەرنجێ و کەسە ڕابکێشی بۆیە بەهێزبوونی باوەڕ بەخۆبوونێکی تند و ئەوە گرنگی خۆی هەیە لێرەدا لە ڕۆی ڕکلامەوە بڵێ بۆ من ئەوەی هەبووە بەس نەمیستووە تەنها با بڵێن لە ڕووی ڕخسارەوە من بەڵکو توانای هونەریەکانم بناسێ لە ڕووی فیلمەکانمەوە باشە وەک دەزانین ستۆدیۆ کۆمپانیای گەورەی سینەمایی لە هۆلیوود کار دەکەن وەک پارامۆن سۆنی پیکچرز و چەندینی دیکە یعنی ئەکتەرێک لە دەستپێکی دەرکەوتنی خۆیدا چۆن دەتوانێت بۆ بەرهەمهێنەرە گەورانە بگات جوانە سۆ لێرەدا ببوورە وەک خۆشت باست کرد گوتت کە سەرەتا تۆ وەکو ڤۆڵنتیر وەکو خۆبەخش کارت کردووە ئێگزاکتلی سۆ لێرەدا ئەچوو بەخت دەورێکی زۆری هەیە بەڵام لە هەمان کاتیشدا ئەمین هەمجارێک کۆتێکەیە کە زۆر گرنگی پێدەم بۆی دەڵێ کە یعنی تۆ بەختت هەبووە لەوەدا نیو بەخت نیو بەختم هەبووە لەبەرەوەی کۆنێکشن بە بۆ چوونی من کۆنێکشن زۆر گرنگە چێ دەناسی بۆ نمونە من کە باوکی ئەنجلینا جولی ینی برادرە ئەمە کۆنێکشنمان هەیە بۆ نمونەوە ئاسانترە من بگەم بۆ کەسایەتە لە بۆ فیلمی کە من دەمەوێت بۆیە کۆنێکشن لە ڕووی سینەماییەوە زۆربەی فیلمە گەورەکان دەورە گەورەکان ئەسن هەر پۆز ناکرێت ئەنی لە بۆنمە باکستیج لە ئەمریکا لە ڕووی ئەیجنتەوە کە فیلمێکی گرنگ هەبێ دەورێکی گەورە هەبی ئەنی هەمووی بەزارێکی تەلەفۆن بۆ دەکات دەڵێ ئەمن بۆن ئەو فیلمی کەلەکان وەرم گرت پرۆدوسەرەکە گوتی هەی من حەزەکەم بەیەکان ئەمن حەزەکەم دانیشتنەکە لەگەڵ بکەم ئەمن ئەسن ئەوە لە فکرم نەبوو ئەسن کە ئەو فیلمێکی نوێ لە بۆ مدانە لە هۆڵی تەسویر دەکرێت مانگی 12 یان مانگی یەک سۆ ئەو بە دانیشتنەمان کرد لە کۆتاییدا لە ناو کە دەگەڕامە کورسانی ئەو ئیمێلەکەی بۆ ناردم گوتی لە ئەو دانیشتەمان بۆم دەرکەوت کە تو ئەو کەسایەتی کە ڕۆڵە سەرێکەکە دەی من حەزەکەم بە تو بدەم بۆرمە لێرەدا ئەوە هەمووی کۆنێکشن هەمووی دروستبوونی پەیوەندی علاقەیە و یەکش لێرە گرنگە ئەمە کە لە کوردستان بزانرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئێستا لە هۆلیوود سیاسەتی هۆلیوود گۆڕانکارێکی زۆری تێکرایە پێشتر سەختتر بوو کە لەوەی کە بگەی بۆنە بە هۆلیوود لەبەر چکە ئەو نێتوەرکە ئەوە زۆر گچکە بوو 5 ستۆدیۆ گەورە هەنە لە وەرنەر برادرز لەگە پاراماونت ئەوانە بەڵام ئێستاکە زۆر زیاتر بوو لەبەوەی بۆنمە شەریکەی نوێ A24 یان نێتفلیکس یان HBO ئەوانە هەمووی پێشبڕکێنە هەمووی هەوڵ دەدەن کانتێنتی ستۆری نوێیان هەبێت ئەمە گەیشتن پێی باسمان کرد کە چەندە سەختە ئەی کارکردن تێیدا چەندە سەختی ڕوبەڕوو دەبێتەوە تۆ بۆ منەقەت بۆ خۆت لە ماوەی لەوێدا کارت کردووە هیچ کات ڕوبڕێەوە بۆ بێتەوە کە ئەوە سەخت بۆ هەستت کردبێ کە شکستت هێناوە دەتەوێت واز بێنی یان دەتوێت هۆلیوود بەجی بێڵی یان بتگوتوە خۆزگە هەر لە کوردستان بوومە پەشیمانی شتێکێکە من کە زۆر حەز ناکەم کە با بڵێن لەسەری بم بەڵام زیاتر ئەمن سەختیم گەلێ یەکەم جار چوومە ئەمریکای پشتگیریەکەم نەبوو و داوای پشتگیریشم نەدەکرد لە ماڵەوە یارمەتی بدەنەوە بوو کە گوتم باجارێ بتوانم ئەو سەختیانە تێپەڕێم کە خۆم دروستکەم لەبەرەوەی شیرینی بەبێ تاڵی تامی ئەوهانیە وایە سۆ گەیشتن بەوانەگە هەموو شتەکان بۆت بێ بە بۆ چوونی من ئەو تامە خۆشەی نییە بەڵام ئەگە تو ڕۆژانێک کە من لە دوورەوە تەمشای پرۆسسەکەم کردیە ینی بۆنمە فستیڤالەکە یان ئەوە کە بەڵام لە ڕۆژانێتی دواتر کە کارە بۆی کردبێت چوومە نای ئەو کاتی فکر دەکەمەوە بزانم من لەکوێ بووم کە ئێستا لەکوێمە بۆیە ئەوە زۆر گرنگە کە هەوڵەکان ئاماجەکان کاری لە بۆ بکەیت تەنها قسەی لە بۆ نەکەی و بتانی لە کات زۆر نەکوژی پێیدا ئەنی کە شتێک بە 5 ساڵ بکرێ ئەم زۆر باوەڕم بە خێرایی هەیە کە زووتر بکرێت ئێستا پێمان بڵێ پلانی ئێستا چییە و خەریکی چیت پلانی ئێستا ئەوەیە کە خۆستنەوەی ئەو هەڵە بووە کە زێڕی نەبوو کە ئێستا دروست بووە بۆ ئێمە کە من لە کوردستانم دروستکردنی ئەو تیمە بۆ منە ناسینی کەسایەتێک لێرە نووسەرەکە کە کاگومەر ئاکرەیە کە سکرین پلەیەکەی لە بۆ ئەو فیلمە ئەمریکا یەکەم جار خوێنمەوە تۆزی فیلمێکی تازت لە بەردەستە بەڵێ ئەو فیلمە داستانێکە فیلمەکە کە زیاتر لە 200 میلیۆن فۆڵۆوەری ئەوڕەدی هەیە فیلمێکە کە ممکنە گەورەبی وەکو علادینێکی تری لێبێ ئەو فیلمە لە باگراندێکی کوردی دەبی بەڵام لە ئاستەشی جیهانی هۆلیوود کە یەکەم جار ئەمن لە ڕێی هاوڕێکی هاوبەشەوە ئەو کەسەم ناسی نووسەر کاگومەرکە سکرین پلەیەکەم خوێندەوە ئەم بەڕاستی یەکەم جار گومانم لەوەی هەبوو کە گوتمەوە کەسایەتی بەڵام کە خوێنمەوە
لە ئاستێکی زۆر بەرهەمهێنەر و کۆمپانیایەکی بڵێ زۆر باش و بەنێو بانگ و گەورەتە هەیە کە بودجە بۆ ئەم فیلمە دابن کە بەتایبەت کە باسیەوە دەکەی کە فیلمەکە لە ئاستێکی زۆر بەرزدا وەکو علادین یعنی هاتبێتە سەرخەت بۆ ئەم بەرهەمەت؟ بڵێ لێرەدا ئەمە کە ڕێچەکان دەکەنە بەر یەکەم جار ئەمە پرزنسێک ینی هەبوونێکی وجودێکی خۆمان وەکو دروستبوونی هەیئەتی کوردی لە لۆس ئەنجلس لە پاشانە ئەو هەیە بە ڕسمی ئەمە دەست دەکەن بە تەسویرکردن و بە ڕێککەوتن لەگەڵ ستودیەکانی تری هۆلیوود بۆ دروستکردنی ئەو فیلمە چکە ئەو فیلمە بودجەکەی زیاتر لە 100 میلیۆنە سکرین پلەیەکە بایبڵەکە هەموو شتەکان حازرە ئەنی ئێمە پرۆدەکتێکمان هەیە لە بۆ فرۆشتن و ئێستا کە باسم کرد وەکو ئەو میثۆلۆژیانە ئەو ستۆریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەسلیان هەیە لە هۆلیوود گرنجێکی زۆری پێدەدرێت ئێستا کاتی ئێمەیە کە ئەو هەلە بقۆزینەوە لەوێ ئەمە زۆری خۆمان دروست بکەین و نەکوشتنی کات کاتم نەماوە بەس بە کورتی پێم بڵێ کەی دەچنە قۆناغی پرۆدەکشنەوە و ئەگەر پێداسایی بە ناوی فیلمەکە حەز دەکەم ڕوودا بۆ من زۆر گرنگە ڕوودا و پشگیرێکی زۆری منی کردووە و بەڵێن بێ یەکەم جار کە شتێک لەسەر تیزەرێک لەسەر ئەوی بڵاو دەکرێتەوە بە دڵنیایی و ڕوودا و دەبێتن بۆیە جاری حەز دەکەم وەکو شاشەکە ئێوە زۆر یەکەمە لە زۆرترین بینەری هەیە لە کوردستان و حەز دەکەم کە ببتە سوپرایزێکی زۆر گەورە بە ڕسمیم بتوانم لە بۆ ئێوە باسی ئەو پرۆژێ بکەم ئێمە شاڕین هەیمەن هومەر ئەکتەر و مۆدێلی کورد لە هۆلیوود سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش